لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هێرم ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە دەڵێت ڕۆژنامەنووسان بە ئازادی و بێ هیچ سانسۆرێک کاری پیشەی خۆیان دەکەن، تەواو ئازادن. ئەمە لە کاتێکدا کە دەیان ڕۆژنامەنووس خراونەتە کونجی زیندانەوە. 126 ساڵ بەسەر دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردیدا تێدەپەڕێت. لەم ئانووساتەدا دەیان ڕۆژنامەنووس بە تۆمەتی جیاواز و سەیر بەبێ یاسای کاری ڕۆژنامەنووسی تۆمەتبار کراون و خراونەتە کونجی زیندانەوە، لە کاتێکدا بەپێی یاسا نابێ ڕۆژنامەنووس لەسەر کارەکەی زیندانی بکرێت. لە ئێستادا چەندین ڕۆژنامەنووسی بادینان بە تۆمەتی سەیر و سەمەری وەکو تێکدانی ئاسایش، دروستکردنی گروپی ماسنجەر، پەیوەندیکردن بە پەکەکەوە لە کاتێکدا پەکەکە بەپێی یاساکانی عێراق و هەرێمیش حیزب و گروپێکی تیرۆریست نییە. هەروە چەندین تۆمەتی دیکە دەیان ڕۆژنامەنووس خراونەتە زیندانەوە و دەیان ڕۆژنامەنووس و چالاکوانی دیکە سزا دراون و دۆسیەکانیان یەکلایی نەکراونەتەوە. ئەو ڕۆژنامەنووسانە بەهۆی بەشداریان لە خۆپشاندانی مەدەنیانە و ڕاخنە و نووسینەکانیان و کارە ڕۆژنامەنووسیەکانیان خراونەتە زیندانەوە. لە کاتی دادگایی کردنیشیاندا تۆمەتی جیاواز و ناقۆڵایان ئاڕاستە کراوە و وەکو نوێنەر و پەرلەمانتار و پارێزەران ئاماژەیان بۆ کردووە و لە زاری ڕۆژنامەنووسەکانەوە گواستویانەتەوە، هەڕەشەیان لێ کراوە و سزا دراون و بە ئەشکەنجەدانی کەسوکاریان هەڕەشەیان لێ کراوە. هەموو ئەمانش لە سەردەمی کابینەی نوێی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستاندا گوزەراوە کە مەسرور بارزانی سەرۆکایەتی دەکات. بەڵام ناوبراو لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا دەڵێت ڕاگەیاندکاران لە هەرێمی کوردستان و لە سایە حکوومەتدا بە ئازادی و بێ هیچ سانسۆرێک کاری پیشەی خۆیان دەکەن، تەواو ئازادن لە ڕەخنەگرتن و باسکردنی پێشەلکاریەکان و کەم و کورتی و کەم تەرخەمیەکانی حکوومەتدا. بۆ فڕێدەم بۆچی فڕێ ئیجازەم هەیە من پێشێلکاری و بەرتەسەکردنەوەی ئازادیەکان و پانتایەکانی کای ڕۆژنامەنووسی و دەستگیرکردن و تۆمەتبارکردنی ڕۆژنامەنووسان گەیشتۆتە بەرگوێی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و چەندین جاریش ئەو ڕێکخراوانە دەستگا و دامەزراوە ژیانیەکان هۆشداریان لە ئازادیە ڕۆژنامەوانیەکان و بەرتەسەکردنەوەی ئازادیەکان لە هەرێمی کوردستان داوە. یەکێکی دیکە لەو پێشێلکاری و جیاکاریانە کامیشە لەلایەن دەسەڵاتدارانی پارتی یەکێتی و گۆڕان دەرحەق بە ڕۆژنامەنووسان و میدیاکاران کراوە، جیاکاری و هەڵاواردنی میدیا و کەناڵەکانی ڕاگەیاندن بووە لە هەرێمی کوردستان لەسەر بنەمای نزیکی و وەلائیان لە دەسەڵاتەوە. سەرۆکی حکوومەت ئاماژەی بەوەش کردووە حکوومەت وەکو هەمیشە هاوکار و یارمەتیدەری ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکارانی کوردستان دەبێت بۆ ئەوەی بە هاوکاری هەموو لایەک بتوانین کوردستان لە هەموو بوارەکاندا بەرەو قۆناغێکی پێشکەوتوتر هەنگاو بنێت. بەڵام ئەم وتانەی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو لە کاتێکدا کە کابینەکەی جیاکاری تەواو لە نێوان میدیاکاندا دەکات و لە پێدانی زانیاری و بەشداری پێکردن لە کۆنگرە و ڕووماڵ و بەرنامە تایبەتەکاندا تەنها چەند میدیایەکی دیاریکرا و هەڵدەبژێرن کە نزیکن لە خۆیانەوە و ڕێگری لە میدیاکانی دیکە دەکەن. ئەمەش دیارترین پێشێلکاریە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دژە بەم وتانەی کە سەرۆکی کابینەی نۆ بانگەشەی بۆ دەکات. بە سوود لەگەڵ یەکتر بەسەر بەرین و سپاسی ئامادەبوونتان دەکەم.